ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دەنگدان لەسەر پرۆژە یاسای هەڵبژاردننی پارێزگاکان چەند دانیشتێکی ئەنجامدا و لە کۆی ئەو مادانی تایبەتن بە هەڵبژاردننی پارێزگاکان کە 53 مادەن 21 مادەیان دەنگی لەسەردرا و مادەی 37 کە تایبەتە بە کەرکووک تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە و مادەکە دواخراوە بۆ ئەوەی پێکهاتەکانی شارەکە بەڕێکەوتن لە نێوانیاندا مادەکە تێپەڕێنن. ئەم بابەتە کەمتر پەیوەندی بە ئێمە و ماوە زیاتر لای سەرکردی سیاسی کووردە ئەگە سەرکردی سیاسی کورد بتوانێت کارتەکانی خۆی بەکاربێنێ پێم وایە ئێمە ینی بە شێوەیەکی گونجاو سەرکەوتو ئەبین و ئێمە پێشیان ماوتمان ئێمە دەمانێت هەموو پێکاتەکان بەشداری دەسەڵات بکەن ئێمە نامانێت وەکو سەدام حوسێن بیر بکەینەوە ئێمە دەمانەوێت ینی هەموو کەس تەحمیژ نەکەین چونکە ئێستا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی عسکەریەوە لە ڕووی اقتصادیەوە لە هەموو ناحیەکانەوە کەرکووک ئێستا بەدەست کوردەوەیە ئەنجا گوتمان دەمانێت هەموو لایەکتان بەشدار بکەن بەڵام بەداخەوە ئەوان ئامادەنین بەو شێوەیە بەشداری پرۆسەی سیاسی و دروستکردنی قەراری سیاسی بکەن لە کەرکووک ئەوەش پێم وایە ئۆباڵەکەی زیاتر لای ئەوان نەک لای کورد. چاودێرێکی سیاسیش پێی وایە کە بەو پێیەی تا ئێستا لایەنەکان لەسەر ئەو مادەیە نەگەشتون بەڕێکەوتن ئەگەری ئەوە هەیە هەڵبژاردن لە کەرکووک دواخرێت. مادەی 37 بەو شێوەی کە هاتووە ئەگەر بێت و تعدیلی تیان نەکەین بەو داواکاری ئێمە داوامان کردو کە تعدیلی تیان نەکرد و شەراکەتی دروست نەکەین اتفاقی لەگەڵ لایەنەکان نەکەین ئەو کاتە ئەگەر تێپەڕێن لە پەرلەمانی عێراقا لە بەرژەوەندی کورد تێناپڕێت بەڵام ڕێکەوتنێکی لە بینەکە گوایە ئێمە ئەگەر لایەنەکانی کەرکووک هەستێ لایەنەکە بە تایبەتی کوردی و عەرەبی تورکمانی ئەگەر ڕێک نەکەوتن لەسەر مادەکە ئەم مادەیە هەڵ ئەژیرێت دەنگی لەسەر نادرێت واتە هەڵبژاردن لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە ئەنجام نادرێت. پرۆژە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە لە ئێستادا لە پەرلەمان تاوتوێ دەکرێت و مادەکانی پەسەند دەکرێت لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 12 ساڵە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک ئەنجام نەدراوە ئەوە شوای کردووە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە شێوەی درێژکردنەوە ئەرکەکانی جێبەجێ کات و لە ئەگەری دواخستنی هەڵبژاردن بۆ جارێکی تر لە شارەکە دووبارە ئەنجومەنەکە دەبێتە ئەنجومەنێکی کاربەڕێخەر تا ئەو کاتەی هەڵبژاردن لە شارەکە ئەنجام ئەدرێت وەک سەرجەم شارەکانی دیکەی عێراق. ئازادشکوور گەلی کوردستان کەرکووک.